ئادەم ئەمە چەند چرکەیە؟ ئافرینی خێنم قاپەوە. ڕاهێنانی کردداری کۆکردنەوە من هێشوبێەوەی ڕاهێنەرم لە سنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ مناڵی خاوپەدایستی تایبەت. باسی ڕاهێنانی کۆکردنەوەکەین بۆ مناڵان کە بە شێوازێکی زۆر ئاسان پێویستە لە سەرەتا فێریانکەین کە بە چەند کەرەستەیەکی سادە دەست پێەکەین، وەکو بەکارهێنانی ئەتوانین سێقا بەکاربێنین لەگەڵ چەند چرکەیەک، یاخود تۆ لە ماڵ توانی موورو بەکاربێنی، یاخود هەر شتێکە لە بەردەست تابێت کە هیچ زیانێکی زیان بە مناڵ نەگەێنێ لەو کاتەیە. هەروەها لەگەڵ وێنەی کردداری کۆکردنەوە لەگەڵ کردداری یەکسانە دروست دەکەین لە پارچەوەرەقەیەکی بچووکە. سەرەتا دەست پێکین زۆر بە سادەیی، سێ قاپەکە بەڕیز دانین، چرکەیەکەکەینە قاپی یەکەم، چرکەیەکەینە قاپی دووەم، قاپی سێم بە بەتاڵی دانین. بە مناڵەکەڵێن ئەدەی قاپی یەکەم چەند چرکەیتەیە؟ ئەڵێ یەک. قاپی دووەم ئەڵێ یەک چرکەیتەیە. پاشان هەردوو چرکەکە هەڵەگرین ئەکەینە قاپی سێم. ئێستا ئەڵێن بیژمێرە چەند چرکەیتەیە؟ یەک، دوو چرکەیتەیە. کەواتەی سێمە چیمان کرد؟ کۆمان کردەوە. پاشان دوای ئەوە یین ئامڕازی کردداری کۆکردنەوە لە بینی دوو قاپەکەی یەکەم دانین و یەکسانە لە بینی قاپی سێم دانین. دیسان ئەمەلێکە دەست پێکینەوە، بەڵام ئەم جارە بە بەکارهێنانی کردداری کۆکردنەوە و ئامڕازی یەکسانە. پاشان دوای ئەوە وەرەقەیەکێنی لای خۆمان دایانی لەگەڵ قەڵەمێکە دایێنین بۆ مناڵەکە، یین دەست پێ ئەکەین. بۆ منە ئەم جارە ئەڵێن دوو چرکە ئەخینە ناو قاپی یەکەم، ئەنووسین ژمارە دوو، کۆ دوو چرکاخینە قاپی دووەم، ژمارە دوو، یەکسانە. ئێستا ئەمە کردمان بە هاوکێشە، یعنی پێویستەکە مناڵەکە ئەم جارە بە هاوکێشە فێر بێت. اینجا دوو کۆ دوو هەم بە چرکەکە هەمش پێنووسین یەکسانە بە چوار، ئەنووسین یەکسانە بە چەند؟ بە چوار، ئەنووسێ چوار.